42 حاڵەتی نوێی توشبوون بە ڤایرۆسی ئۆمیکرۆن لە سلێمانی تۆمارکرا. بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی دەڵێت ئۆمیکرۆن مەترسیدار نییە، تەنها خێرایە لە بڵاوبوونەوە، بەڵام جەختی کردەوە کە ئەوانەی کێشەی کۆئەندامی هەناسەیان هەیە پێویستە لە ئەگەری بوونی نیشانەکانی ڤایرۆسەکە پشکنین ئەنجام بدەن و چارەسەری پێویست وەربگرن. ئۆمیکرۆن بێ یا پەتای وەرزی بێ پێم وایە یعنی تەنها ئەوەیە کە نەخۆشەکە چارەسەرەکان و کوپۆی وەرگرێ و خۆی جیاکاتەوە لەو کەسانی تر بۆی توش نەبن. ئەگینا ئۆمیکرۆن بڵێن زۆر بەهێز نییە و کاریگەری زۆر خراپی لەسەر تەندروستی ئینسانەکان دروست ناکات. لە هەموو حاڵەتانەی کە ئەو کەسانێک کە بڵێن نیشانەکانی کۆئەندامی هەناسەیان هەیە ئەتوانن پشکنین بکەن بۆ پێویستی شەکا پشکنین بکەن. جۆری ئۆمیکرۆنی کۆڕۆنا و پەتای وەرزی تێکەڵ بە یەک بوون. با پشکنین نەبێت تەندروستیش ناتوانێت بڕیار بدات لەسەر ئەوەی کە پەتای وەرزیە یاخود ئۆمیکرۆن. لە ئێستادا پەتایەکی وەرزی چڕ لە نێو هاوڵاتیاندا بەربڵاوە. نیشانەکانی کۆکە و ئازاری قورگ و تەنگە نەفەسیشی لەگەڵدایە کەوا لە زۆر کەس دەکات پێویستی بە ئۆکسیجین بێت، با پشکنینیش نەبێت دەرناکەوێت کام پەتایەیە. هەموو ساڵێک پەتای وەرزی هەیە. ئەم پەتای وەرزیە پێگاتۆ لە کۆمەڵێک ڤایرۆس، بەڵام ئەم ڤایرۆسانە ئەتوانن بڵم بەرگری لەشی ئینسان ئەوەندە بەهێزە ڕاهاتووە لەگەڵیا ئەتوانێت بە ماوەیەکی کەم بڵین کۆنتترۆلی بکات و نەیەڵێ نیشانەکانی بەرەو خراپی بڕۆن. ئەم پەتایە بە بەردەوامی هەبووە. ئێستا ئەم پەتایە لەگەڵ کۆڕۆنایە تێکەڵاو بووە. بەڵێ ئۆمیکرۆن زۆر بە خێرایی بڵاوە بێتەوە. وەمی پێم وایە ئەگەر بگاتە هەر شوێنێک ئۆمیکرۆن ئەتوانم بڵێم زۆرینەی زۆری خەڵکەکە ئەبێ بیگرێ، بەڵام خۆشبەختانە ئەو داتانی لەبەردەستی ئێمایە ئەو کەسانێک کە ڤاکسینیان وەرگرتووە، ئەو کەسانێک کە ژەمی سێمی ڤاکسینیان وەرگرتووە سەیرەکەی پشکنینیان کردووە، پشکنینەکەیان پۆزتیڤە، بەڵام هیچ نیشانەیەکیان نییە. ژمارەیەکی زۆر بەرچاو لەو بابەتە هەیە. ئەمە مانای وایە ڤاکسینەکە کاری خۆی کردووە. تەندروستی سلێمانی دەڵێت هاوڵاتیان تەنها بە وەرگرتنی پێکوتە دەتوانن بەر بە کۆڕۆنا و خێزانەکەی بگرن. ئەوانەی ژەمی سێمیان وەرگرتووە ئۆمیکرۆنیش بگرن هەستی پێ ناکەن و نیشانەکانی دەرناکەوێت. بەڵام بۆ کەسێک پێکوتەی وەرنەگرت بێت و گرفتی کۆئەندامی هەناسەی هەبێت مەترسی بۆ دروست دەکات، بۆیە جەخت دەکەنەوە کە وەرگرتنی پێکوتە زۆر پێویستە و تا ئێستاش نزیکەی 370,000 کەس لە سنووری پارێزگای سلێمانی پێکوتەیان وەرگرتووە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.